بەیانیەکی زووە و لە گوندی تەپی سەفای سەر بە پارێزگای هەڵەبجە شڤان بەرەو باخەکەیان بە گیای ناسک و تەڕی دەشتی شارەزوورەوە بەڕێدەکەوێت. لەوێ تەنها نەوەنەکان نین چاوەڕێی دەکەن، بەرازێکی دابڕاو لە دایکی و ڕزگاربووی دەستی ڕاوچیەکانیش کە هۆگری نەوەنەکان بووە چاوەڕێی خواردن دەکات، شڤانیش بێبەشی ناکات. بەیانێکیان بوو تەقریبەن هاتین بڕۆژ بە مامێن خواردنوشت کە سەیرەکەین ئەمیشان لەگەڵایە، بەس لە ئەوڵەوە تەقریبەن تۆزێ ترسیە بوو، بەس دوایەکە باش بوو. وەڵا ڕۆژانە تەقریبەن هەر بە بەردەوامی لەگەڵیانایە، ئەگەر کاتێکی کەم بچێتە ناو چەمەکە دیار نەمێنێت دوای هەمیێتەوە بۆ ناو باخەکە بۆ لایەن و لیان نابڕێ ڕۆژانە لەگەڵیانایە. نەوەنەکان هەموو بەیانیەک پاش گیا خواردن بڕوێش و کاشیان بۆ ئامادە دەکرێت، بەرازەکەس شوێن و بەشە خۆراکی خۆی دەبێت. دوای خواردنەکە جارجارە سەرێکی ئەو چەمە دەدات کە ئاوێکی سازگاری کانی تێدەڕژێت. وەڵا ڕۆژانە ئێمە خۆمانین گیا بۆ گۆراکانێنین ئەیێنین بۆ ئەویش لەگەڵەوە بە شێویش دانین و ئەوش لەگەڵوانە گیاخوا دوای گیاکەش بڕۆشیان بۆ داکەین، ئەوش هەر بە شێویش بەجیا بڕۆژ داکەین و بڕۆشی خۆی جایە و لە هەر وەکو گۆراکان بۆی داکەین ڕۆژانە و هیچ کەم و کوڕێکی تیان ناکەین. بەرازەکان لە ناوچەکەدا هەمیشە قوربانی یەکەمی ڕاوچیەکان و باخەوانەکانن، لە ڕێگەی چەک و حەبەوە لەناو دەبرێن. هەندێک کەس بە بیانووی زیان و هەندێکی دیکەشیان کوشتنی ئەم ئاژەڵە بە ئەرک دەزانن، بەڵام شڤان دەڵێ ئەوان وەک هەستێکی مرۆڤانە هاوکاری دەکەن. ئێمە وەکو بەخێوکردن چۆن بڵێن بەخێوی ناکەین وەکو هەنێ ئاژەڵی تر، بەس کە شتێکە هاتوۆتە ناو باخەکە بۆ لای گۆراکان لە دایکی دابڕاوە ئێمە شتێکی وەکو ئینسانیەت شتی پێین و بەخێوەکەی ناوەکو ئەوەی کە بڵێ بەخێوی بکەین بۆ گۆشت و بۆ هەنێشت ناشتیوانێ، بەس ئێمە هەروەکو شێوەیەکی ئینسانیەت و کە بڵێ بێزبانێکە لەوێ ئەخولێتەوە وجدانیان پێت ناخۆشە شتینەیە. خەڵک بەعام خۆ زۆربەی خەڵک لای خەڵک حرامە وەڵێ شتێکی خراپە، بەس ئێمە بۆکو بەخێوکردن نا بەس کوشتنیشی ناو. لە پاش خواردنی بەیانی نەوەنەکان بەرەو باخەکە بەڕێدەکەون کە باخی هەنارە، بەرازەکەش ڕێگەی ئەوان دەگرێت و ئەو ڕۆژەش وەک ڕۆژانی دیکە پێکەوە بەڕێدەکەن، گەرچی هەندێک جار بەریەک دەکەون بەڵام پێکەوەش دەژین. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، گوندی تەپی سەفا، هەڵەبجە.